خلط مصطفى جزا خواتمه ما مستوى بارد درست كرنا أرض عثمانة كنت قرآن بيروز دا اگر تسحكي صورة فصيلة دا يهات يد بيجتن خذ تعالى بيجتن بشش هشت روجا ما يدرس كدي وش غيري بيد بيجتن ما بشش روجا يدرس كدي أمي شو جمع كنا بين أبان هات كذا بارك الله فيك بارك الله فيك أما راست براكم صريح قرآن أويك بصريحي هاتوا الذي خلق السماوات والأرض في 6 أيام خواهي پروردگار آسمان و زەوی ئەوەش کە ناوی دایە لە 6 ڕۆژدا دروستی کردووە لە 6 ڕۆژدا دروستی کردو ئەمە صریحە نەسێکی صریحە ئەمما ئەوەی کە ئاماژەت پێکرد لە سوورەتی فوسیلەتدا نەسی صریح نییە بڵێ 8 ڕۆژ کەلیمە 8 ڕۆژ نهاتوو بەڵام کە خواهی پەروەردگار دەفەرمێ الذي خلق الأرض في يومين ئەوە دوو دەڵێن 2 ڕۆژ وجعل فيها رواسي خواهي گەورە دوای چی چێوەکانی لەسەردانە 2 ڕۆژەکە لێرە دوای چێوەکانی لەسەردانە وبارك فيها وقدر فيها أقواتها في 4 أيام لە 4 ڕۆژدا خواهي گەورە چێوەکان و بەرەکەت و ڕزقی تێدا دانا لە زەویدا لە 4 ڕۆژدا دەڵێن 2 لەگەڵ 4 چەند 6 دوای ثم استوى إلى السماء فسواهن 7 سماوات لە چەند ڕۆژدا في يومين لە 2 ڕۆژدا حەوت ئاسمانەکانیش دروست کرد دەڵێن 2 زائدا 4 زائدا 2 دەکاتە 8 ئەم شێوە کۆکردنەوەکە غەڵەتە چۆن غەڵەتە دەڵێن خواهی پەروەردگار زەوی لە 2 ڕۆژدا دروست کرد نەیفەرموو ثم جعل فيها رواسي فەرمووی وجعل فيها رواسي وبارك فيها وقدر فيها أقواتها في 4 أيام لە 2 ڕۆژدا زەوی دروست کردو و ئەوجا دوای ئەوە چێوەکانی تیادا دروست کرد و ڕزق و ڕۆزی تیادا دانا لە تەواوی 4 ڕۆژدا یعنی دوی تریش بوو بە چەند 4 ڕۆژ ثم استوى أو جواوي بكارنه هنا فرمي ثم استوى إلى السماء كواتا أو شتي ترى جاء لو شوار روجا شتي تر كتشيا أسمانا كان دش كل دروجا وكوا يبون منا تو برزت لزاخوانيا بلا من بچن ساعات دقيقة هولير 4 ساعات باشا لهولير شو بير چند ساعتها 2 ساعات وني بابلين 3 ساعات تو ضلي من ب4 ساعات جيشت ما هولير لزاخو ب4 ساعات جيشت ما هولير وب7 ساعاتیش گەیشت مەسلێمانی ئێستا دەبێت 4 و 7ەکە کۆکەیتەوە یان دەڵێ چی 4 تا هەولێر 7 ناقص 4ەکە چەند دەمێنێتەوە 3 لە هەولێرەوە بۆ ئێرە 3 نەک تۆ ئاوا کۆیکەیتەوە کەواتە بە هەمان شێوە قورئان دەفەرمێ ئێمە زەویمان دروست کرد لە 2 ڕۆژدا و ڕزق و ڕۆزیمان تێدا دانا و چێوەکانیشمان دانا لە 4 ڕۆژدا یعنی بە 2 ڕۆژەکە بوو بە 4 کەواتە تەناقوضی تێدا نیە بارەکەڵڵا فیک